بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشت لایەنەکانی دەسەڵات پێشنیازی یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانیان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی کرد و لیژنەی یاساییش راپۆرتی خۆی لەو بارەیەوە ئامادە کرد. بەشێکی زۆری ئەو داواکاریانەتان بە یادداشت بینووسن. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا دوای کەمتر لە 24 کاتژمێر بخرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممە. یەکێک لەو پێشنیازە یاسایانە یاسای درێژەدانی ماوەی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بوو کە 85 پەرلەمانتار ئیمزایان لەسەر کردووە لە سەرجەم لە فراکسیونە جیاجەکان چەند داوایان کردووە کە پەرلەمانی کوردستان بتوانیتن بەردەوامی لەسەر کاری خۆی لەبەرەوەی کە ئەمە ناتوانین هەڵبژاردن لە کاتی خۆی دەبارەوە ببین. کە هەڵبژاردن ناکرێت دەبێ ماوەیەکی درێژکەوەی بۆی بۆشایی سیاسی و یاسایی و دەستوری لە هەرێمی کوردستان دروست نەبێ بۆی دام و دەستگاکان نەکەوتنە بۆشایی یاساییەوە دەبێ ماوەیەک درێژکەوێ ئەم ماوەیە بۆی چارەسەری کێشەی لێوان لایەنە سیاسەکان بکەیت و یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و کاتی هەڵبژاردن دیاری بکرێت و کۆمسیۆن کارا بکرێتەوە و کۆمەڵ و پرۆژەی گرینگی تایبەت بە هێزەکانی ناوخۆ و دەستور و فەرمانبەران هەیە دەبێت چارەسەری بکەین. ڕووپاگ ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی و پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری بایکۆتی کۆبوونەوەی لیژنەکەی کردو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا فراکسیۆنەکەی ئەوەی ڕاگەیاند کە ئەوان دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانن. ئێمە لێرەوە بەڕای گشتی ڕادەگەیەنین وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە ئێمە لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانین بە هیچ شێوەیەکی بەداخەوە وەک عورفێکی خراپ تەمەنی هەر چوار خولەکەی پێشوو درێژ کراوەتەوە. ئەوە بەڕاستی عورفێکی خراپ بووە و ئێمە بە هیچ شێوەیەکی لە قۆناغەکانی ڕابردووش و ئێستا ئەمڕۆژ ئێمە ئەوە ڕەت دەکەینەوە و پشگیری ناکەین و لە هۆڵی پەرلەمانیش ڕەتی دەکەین و دەنجی پێ نادەین. ئەوە عیبێکی گەورەیە بە بەرچاوی دنیاوە کە هەرێمی کوردستان پەرلەمانەکەی ئاوا تەمەنی خۆی درێژەکاتەوە بەدەستی خۆی کارێکی نایاساییە کارێکی نادروستە و ئێمە بە تەنسیق لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارە سەربەخۆکان لە تاوتوی ئەویان کە تونترین و کاریگەرترین هەڵوێز بگرینە بەر بۆ ڕێگریکردن لە ئەنجام نەدانی ئەم کارە نادروستە. پارتی و یەکێتی و گۆڕان بە پاڵپشتی پێکهاتەکان تەمەنی ئەو خولەی پەرلەمانی کوردستانیان درێژ کردەوە هەروەک چۆن لە یەکەم خولەوە تا ئێستا 8 جار تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە لە نێوان 2 مانگ بۆ چەند ساڵێک. دوای 5 ڕۆژ لە پێشکەشکردنی پێشنیازە یاسایەک بۆ درێژکردنەوەی ماوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دوزار دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بڕیاریدا ڕۆژی چوارشەممە خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بخرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەکان. وا بڕیاریشە تاوەکو 6/11 خوێندنەوەی دووەم و خوێندنەوەی سێیەم بۆ ئەو پێشنیازە یاسایە ئەنجام بدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.